شو هەلاقیەکەم قوربان زانیتم زۆر سپاس. پرسیارەکەی من لەسەر خێت و برۆکردن ئەو شتانەیە مامۆستا. هەنی ئێستا لۆمە مشتری من دێتن هەنی داواکاری سە بە خۆتە زانی گەنجی ئێستا داواکاری زۆرە برۆیە خێتی سەر کوڵمە شتانەیە. هەنی ئەمن زیات لەسەر برۆی پرسیارەکەی یەکەم ینی داواکە برۆی هەرگریان لۆن مێستا ئایا ئەو گوناح ئەزانم گوناحە مامۆستاجان ئەو کەسێکە لۆنونە مشتریکەش ئەزانیتە زۆر گوناحە ئایا ئەو گوناحە لۆنە کووە کودا بەشەکرێت چەندەوە منە چەندەوە مشتریە. طبعا مەسەلەی برۆ هەڵگرتن دوو جار نەفرەتی لێکراوە. جاری یەکەم خۆی شوبهانەوە بە ئافرەت چونکە ئافرەت برۆ هەڵەگرێ، جاری دووەم و نەفرەتی خوای پەروەردگاری لێکراوە. بۆیە ئەوەی کە هەڵێگرێ بە نەفرەت کراوە ئەوەشی بۆی هەڵەگرێ هەر بە نەفرەت کراوە. ئەوەی هەڵێگرێت بە نەفرەت کراوە ئەوەشی بۆی هەڵەگرێ هەر بە نەفرەت کراوە. کەواتە مامۆستا ئەفوان جارشکا و هەپرسیار مامۆستاکە ئەو گوتی لۆنمونەکە دانش لێ پرسە برێت وبار لە ملت ئەگەر ئەو گوتی باڵی وبار لە من یعنی گوناحەکە لە عەلاقەی نابشتی ئەوها هەیە. ئابدایسە زای چۆنە ئەوە ئەو هایە بۆ نە بڕۆی لەگەڵ کەسێکا بڵێ حاشا لە ڕووی جەنابتان بینەران بۆ ئەو هەموو خەڵکی کە دوای لاینەکە گوێیان لێبێت بڵێ وەڵاهی ئەگەر ڕازی زینات لەگەڵاکەم بەس بۆ باڵی بە من خۆت هەشتی چوات چۆنە بکاکەگەن حرام حرامە حرام حرامە عەزیزەکەم. کۆمەڵێ مامۆستا بەڕاستی نازانم یعنی یان بیانەوێت خەڵک لە خۆیان ڕازیکەن یا نازانم یعنی لە شەریعەت نازانن یا هەر لە خۆیانەوە چوونەتە بوونە بە مەلا مامۆستا نازانن. خوا هیدایەتیان بایەوە.